هۆکارچیە کە گەنجان ناتوان هاوسەرگیری بکەن و پرۆزەی دروستکردنی خێزان دەست پێ بکەن. سپاسانەکەم بۆ میوانداریە دەستخۆشتان لێکم. طبعاً هۆکار زۆرن ئەگەر ئیم باسی هۆکارەکان بکەین هۆکارەکانش بە پێیبی ئەو شوێنەکان و منتیقەکە ئەگۆڕێ بە پێی شەخسەکانە گۆڕێ. سەرێکی ترین هۆکارێک ئەتوانین ئێستا باسی بکەین بڵێن بواری ئابووریە. ئەنی کاتێکە قسە لەگەڵ گەنجێکەکەی ئەڵێ بۆ زەواج ناکەی بۆ هاوسەرگیری ناکەی ئەڵێ خۆ تەزانی لە وەزعی بۆ نمونە گەر باسی هەرێمی کوردستان بکەین ئێمە ئێستا لێرە ئەژین ئەڵێ هۆکاری اقتصادی هۆکاری ئابوورە فەرمو تۆ ژیانە بۆ دابین کە فەرمو تۆ بڵێن هاوسەرگیریەکەم بۆ ئەنجام بدە بە مەهر و بەمارەی و بە ماڵ و خێزان و خان و نازام چیم بۆ بکە من ئامادەم. بەڵام لێرە ڕاستەکات یعنی تۆ کاتێکە هۆکارێکی ئابووری قورس هەیە لە وڵاتە ئەو تا خێزانەکان هەڵەوەشێنەوە ئەوش سەرەکیترین شت کە باس لە هەڵۆشانەوەی خێزانە باسەکرێ هۆکارەکەی ئابووریە. ئەمە هۆکارێکی گەورەیە هۆکارێکی کە کۆچی بە کۆمەڵی گەنجان ئەین تەماشاکەی گەنجان هیچ ئەمەلێکیان نەماوە بە ژیان لێرە یعنی وای لاتوە هیچ ئەمەلێکی بە ژیانەوە هیچ ئەمەلێکی بەوە نەماوە کە خۆی مستەقبەلی خۆی دیاری بکە باڵکو و چجایوە خێزان دروست بکە بۆیە پەناباتە بەرەوەی کە کۆچ بکات و بڕوا بۆ دەرەوەی وڵات بەشکم لەوێ ژیانی ئەو ژیانی کە خۆی ئەوێ دەستیکەوێ هۆکارێکیان بەڕاستی هۆکاری هاوکاری نەکردنی خێزان و یعنی بیرەکاتەوە خێزان هیچ هاوکارێکی ناکە هەر پێڵێ بڕۆژن بێنەوە لە کۆڵم بەرەوە بۆ نمونە هەندێک خێزان یا پێڵێ ناتوانانی لە لای من نیشتە جێبی ئەویش بیرەکاتەوە ئایا مارەی بێ ئایا ئاڵتون بێ ئایا ماڵ دروستکە ئایا شوێنێک نییە تیا بژی یعنی ئەمانە هەمووی قورسایەکی لەسەر دەرونی گەنج دروست کردووە بۆیە قرس قەرارەدا یاخود بیرەکاتەوە ئەو کەسی کە خۆی ئەوێ لە خەون و خەیاڵی خۆیان دایناوە زۆر جارێ ئەوێ کامل مواسفات بێ لەوەی خۆشی کامل مواسفات نەبێ ئەوە نەبێت کە خۆی ئەوێ بەڵام ئەوێ ئەوەی بەرامبەری ئەو کەسی هاوسەرگیری لەگەڵاکە کەسێک بێکە بە تەواوەتی یعنی ئەوە بێ خۆی ئەوێ لە هەموو ڕوویەکەوە شەهادەی جوانی حتا سەوای لاتۆ خاڵی کەشیانداناوە کە ئەبێ خاوەنی موچەی خۆی بیا ئیشێکی هەبێ خێزان کە دروست بکە بە هەمان شێوە بۆ ئافرەتیش کە کاتێ پێڵێ بۆ هاوسەرگیری ناکەوە ئەو خەون و خەیاڵێکی خۆی یاخود وەکو عەرەبیڵە ئەو فارسە ئەحلامەی خۆی دەست ناکەوێ ئەمانە هۆکارن زۆرترین هۆکاریش وەکوتمان لایەنی ئابووری و لەگەڵ دەرونیش هەیە زۆر جار هەیە و کوڕێ ئەو کچەکە تەمەنی تۆزێکی نەبێ ئیتر قورس بڕیارەدا ناتوانێ بڕیار بدا چونکە زۆر شت لێاتەوە بیرکردن لە مستەقبل من ئێستا تەمەنم ئاوا بووە ئەو کەسی دەستمەکە ئەنجا ئایا من ئەتوانم مناڵ بەرهەم بێنم ئایا سبەینێ من لەگەڵ کەسێکا خێزان پێک بێنم چۆنین بەرەوکیو ئەڕۆین ئەنجا واقعی کوردستانیش ئێستا بەڕاستی ئەو پیلانانەی دژی خێزان ئەکرێ هۆکاری هەڵۆشانەوەی خێزان زۆرن ئێستا ئەویش بیرەکاتەوە ئەڵێ من چۆن بتوانم ئەو خێزانم خێزانێکی سەرکەوتوو بێ لە مستەقبەلە ئاياتوانم خێزانێک دروست کەم ئەو خێزانەی کە خۆم ئەمێ ئەو مناڵم هەبێ و بتوانم خزبەت بە کۆمەلگە و بە خێزانەکەی خۆم بکەم زۆر باشە باسمان لەم هۆکارانە کرد کە بوونەتە هۆی کەمبوونەوەی هاوسەرگیری باز لەو بکەین کە ئەمە چی زیانێک بە گەنجەکان دەگەێنێ واتە کەسێک کە دەوێت حەز دەکا خەونی هەیە ماڵک پێکەوە بێنێ هاوسەرگیری بکە ئەگەر نەتوانێت ئەم گەنجە ئەمە بکە ئەمە چی زیانێکی پێدەگەێنێ هەم لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و فاکتەرە گرنگانی کە گرنگە پێکی بهێنێ بۆی ژیانێکی دروست بژی بەڵێ زیان بە تایبەتی بەو گەنجە خۆی زیانی زۆر لە وەکتم حاڵەتی نەفسی و دەرونی تێکەچێ ینی بەردەوام لەوە چێ پرسیار لە خۆی بکە من بۆ ناتوانم وەکو هاوڕێکەم وەکو کەسە نزیکەکەم وەکو ئەوە خێزانێک پێک بێنم کابێ حاڵەتی دەرونی تەواو نییە دووهەمیان حاڵەتی تووشی نەخۆشی ئەبێ ینی تووشی حتا تووشی جۆرە نەخۆشیەکە بێ کە خواردنی بۆ ناخورێف تووشی کەم خوێنی ئەبێ ئەمانە هەمووی سەلمێنراوە ئەو کەسانی کە هاوسەرگیری ناکەن بەهۆی قەلەقی و باری دەرونیەکانە تووشی ئەم حاڵەتانە گرفتی تەندروستیشان بڵێ گرفتی تەندروستی بەڵێ ئەنجا گرفتی نامەوێ بڵێم لە ڕووی ئەخلاقی خۆتان نەزان ئەمڕۆ سۆشیال میدیا کرانەوەی جۆرێک لە لادان دروستە بێ ئەو کەسە مەجبورە ینی گەنجە غەریزەیەکی هەیە خود حاڵەتێکی هەیە یا هەر غەریزەی جنسیش نەبێ ئەوێ پەیوەندی و علاقی لەگەڵ کەسێکە هەبێ مەجبور پەناباتە بەر ئەوە پەیوەندێکی ناشەرعی دروستکە لەو کاتە ئەمەش زەرەری پێگەێنێ هەم بە خۆی نامرتاحە بە بەردەوامی بۆ علاقەیەش چونکە ئێمە الحەمدوللا کۆمەڵگایەکی موسڵمانین و لەگەڵ ئەوەشە
سیرەکەی ئەم کەسەکە ئەو ناشرعی دروستکە لە ڕووی دینیشەوە ینی زەرری لێ زۆر باش مامۆستا زۆر جار ئەو کەسانەشی کە لە پرۆسی هاوسەرگیریدان و هاوسەرگیریان پێگەێناوە زۆر جار ئەوەندە گلێ و گازندە ئەکەن لە پرۆسی هاوسەرگیریەکانیان یعنی بۆ ئەوانەی کە باڵین سینگڵن ئەمە بێتە مایەوەی کە ئەمانە دوورکەونەوە لە پرۆسی هاوسەرگیری زۆر جارەوەی کە هاوسەرگیری نەکردووە لە ئەی خۆزگەم بۆ خۆکە لەو ژیانەیانین ئەنی ئەمە تا چەند کاریگەری کردوتە سەرەوەی کە ئەم پرۆسەیە دوا بکەوێت یاخود ئەو کەسە بیری لێ نەکاتەوە بەخوا لەوانە لە ژیانێکی زۆر ناخۆشایە بۆیە بەو شێوازە بیرەکاتەوە زۆرینەی ئەو کەسانی کە هاوسەرگیریان کرد ئەم گلەی و گازندەگەمە تایبەتی پیاوان زیاتر لەو بابەتەیان زیاتر قساکەن. بەڵێ جوانە ئەوەشمان هەیە بەس بەلایەنە باشەکەشە هەمان ئامۆژگاری خەڵکەکانێ ژیانم خۆشەوە. بەڵام ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بۆ گەڕێتەوە ئەو گەنجە بەردەوام حەزی لە ئازادیە حەزی لە گەڕان و ینی پیاسێ و وەکو گەنجێتی خۆتان نەزانن بەڵام کە خێزانی پێگەێنە کەسێک بۆ شەریکی ناتوانێت ئازادی هەبێ بەڕەها بڕوە. ئێستا من خێزانە ناسم کە بەردەوام ئافرەتەکە گلی لە مێردەکەیتی ئەڵێ وەکو زروفی گەنجێتی کە خێزانی پێگنایە بەردەوام ئەڕوا هەفتانە ئەڕوا هیچ حەقێک بە ئێمە نادا ئەنجا ئەمیش گلەی ئەکا بۆ نمونە کاتێکە هاوسەری ئەچێ لەگەڵ ڕفیقەکانی ئەکۆبێت و تەلەفۆنی بۆ کاگلەکە ئەوانەی کە خێزاندار نین گویان لەوەیە ئەویش تەبان نیگەرانی ئەڵوەڵاو خێزانمە و دەنیگەرانە و ئێڵێن کەوا بێ خێزان وا بتبەستێتەوە نێڵێ ئازادیەکانت کەوتوبەنی ئێمە خێزان نایەنی دروستی ناکەین ئەمەش هۆکارێکە بەڵام ئەبێ بیلۆ بکاتەوە ئیلا هەموو مرۆڤێک نیوەیە هەتا خێزان پێکەێنێ نیوەکەیکی تەواوەکە پێویستی بە یەکتریە ئەگەر ئەم گەنجە حتا و کوتیشمان ئەو پەڕی ڕەفاهێت و ژیانی خۆش ئەو بڕاتە تەمەنێ ئیلا ئەخیرا بیرەکەوێتەوە کە پێویستی بە نیوەکەیکەیەتی کە ئەویش دروستکردنی خێزانە. باشە ماوسا گوڵاڵە با باسێک لە گرنگیدان بکەین لەلایەنی ئاینیەوە ئاینی ئیسلام چنێک گرنگی داوە بە دروستکردنی خێزان بە هاوسەرگیریکردن بە تایبەتی گەنجان تەشجیع بکرێن لەلایەن خێزانەکانەوە لەلایەن کۆمەڵگاوە. بەڵێ بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەرچەندە خۆی لە تەمەنی 25 ساڵیە زەواجی کردووە بەڵام لە فەرمودێکە بانگەکە یا معشەرە شەباب ئەی کۆمەڵگەی گەنجەکان بە گەنجی یعنی ئاینی پیرۆز ئیسلام هانی داوە بە گەنجی زەواج بکەن نەک تەمەنێکی بڕوات ئەنجا بۆیە فەرمیە معشەرە شەباب ئەی گەنجەکان زەواج بکەن هاوسەرگیری بکەن بۆچ ئەوانەی من ئیسلامی باەتە ینی ئەوەی کە توانای مادی و معنەوی هەیە هەم مادی هەم جەستەی هەیە بە خێزانداری بکە بە هاوسەرگیری بکە لەبەرەوەی چاوت پارێزراوە بێت و هەم دامێنیشت پارێزراوە بێتەوە بەداخەوە کاڵێم ئەو کەسانی کە هاوسەرگیری ناکەن لەو ڕۆ ناتوانن ینی جڵەوگیری خۆیان بکەن ئیلا تووشی هەڵە و تاوانە بن بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام بانگەکە هاوارەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە بە گەنجی زەواج بکەن بۆ ئەوەی کە پارێزراو بن و پاشانش گرنگی زۆری پێداوە ئەوە تا ئەگەر ئێمە باسی مەهرمان کرد باسی مارەی زۆرمان کرد ئاینی پیرۆزی ئیسلام مارەیەکی داناوە کە توانای گەنج هەبێ ئەو مارەیە ئەو دابینی بکا بە ئەو خێزانی و ئاینی پیرۆزی ئیسلام وای کردووە کە خێزانەکان لەلای ڕووی کۆمەڵایەتیەوە تەبابن من کاتێکە کچێگە دەم بە کوڕێک نەڵێم وەڵا ئیلا ماڵی جیای بۆ بکە و دوور بێ لە کەس و کارت و ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامانیە بەداخەوە ئەم هەموو داواکاری ئێستا بۆ زەواجکردنی کجیا کوڕ ئەخاتە ژێر حاڵەتێکەوە کە ناتوانێت ئەو هاوسەرگیری ئەنجام بە بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر ئاسانکاری کردو بۆ زەواج بۆ هاوسەرگیری بەڵام بەداخەو خەڵکەکە لەیلا ئەدا بەو شێوازە ئەو مەطالیبە زۆرە قەناعەت هەبێت لە پێش ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری بۆ نمونە گەنجێکە ئەڵێ من هاوسەرگیری ئەنجام نادم تاوەکو سیارەی خۆم هەبێت تاوەکو خانی خۆم هەبێت تاوەکو نازام چیم هەبێت ئەمانە ئەبنە هۆکاریەوەی کە تۆ ئەنجام شتانە دەبێت یا پرۆسی هاوسەرگیری بکە یان ئەوە تا من زۆر نمونەم لایەن بۆ نمونە هاوڕێی خۆم بە شتێکی زۆر کەم دەستی پێ کردو بەڵام ئەلحەمدولیلا خوای گەورە بەرەکەتی خسۆ بەسەر ژیانیەوە بەسەر ئەو پرۆسی هاوسەرگیریە ئەمە تا چەند گرنگە کە گەنج وا بیر بکاتەوە کە خوای گەورە یارمەتی دەدات بێگومان ئەوە فەرموودە هەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمێ ئێوە دەست پێ بکەن خوای پەروەردگار بەرەکە ئەوەش نمونەکەی تۆ زۆر جوانە چەندها نمونەی کەمان هەیە کە هانی گەنجانمان داوە دەست پێ بکەن ئەلحەمدولیلا کە دەست پێکرێ کۆمەڵێک کەس کۆمەڵی خێرخواز کۆمەڵی ڕێکخراو هاوکار بوون یعنی من شەخصە ناستم کە ینی خۆم ئاگادارم لە نزیکەوە کە خێرخواز بووە دەستی خۆش بێ دەستی و خێرخوازانە خۆش بێ خوای گەورە ڕزقی حەڵاڵیان پێ بدا کە بەڕاستی هەموو ماڵەکەی کامل کرد بۆ گەنجێک هەموو ماڵەکەی کامل کرد هەرچی پێداویستی ژیانی بوو بۆی کرد
ئەوە هاوکارێکی باشە کەوا بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام هانمان ئەدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هانمانەدا ئەو گەنجانە هانەدا ئێوە دەست پێ بکەن خوای گەورە ئاسانێکە ئەمە قەناعەتێکە لای گەنجەکانمان دروست بۆ بەداخەوە قەناعەتێکی هەڵەیە یعنی من ئێستا کەسی نزیکی خۆم هەیە چەند جار پێڵێن ئەڵێ وەڵام من تا خانوم نەبێ تا سیارم نەبێ تا شوێنێکم نەبێ ناتوانم ئەوە بکەم ناچم کچی خەڵکی بێنم بیخەمە ڕەزالەتەوە ئەی لەوە چێ کچە خۆی پێی خۆش بێ چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی باشترین ئافرەت ئەو ئافرەتەیە کە بە مارێشی کەم و بەشتیش کەم زەواجەکە خێر لەوایە بۆیە چەندها ئافرەتوانەیە جاری وایڵێ بە قورئانێک زەواجی کردووە بە عەمرەیەک ئەمانە هەیە بۆیە ئەبێ کوڕوا بیر نەکاتەوە بیر کاتەوە ئەو ئینشاڵڵا بسمیلای لێ بکە دەست پێ بکە ئەو کاتە خوای گەورە هاوکاریەکە شتێکی دیکە هەیە مامۆستا خۆشەویستی لە ڕادە بە دەر بۆ دایک و باوک بۆ منداڵەکانی بۆ من دایک و باوکی و ئەناسم تاقە کچێکی هێوەندەی خۆشەوی نەیا بەشویان هەر کەسە دێتە داوای لە تەمەنێکی گەنجی زۆ باشایەوە ئەوێ پرۆسی هاوسەرگیری بکات ئەمە تا چەند زیان دەگەێنێت بۆی بە ژیانی ئەم کچە یاخود ئەم کوڕا بە هەمان شێوە بەڵێ بێگومان ئەوەش زیانێ بێت چونکە بە دایک و باوک بیرکەنەوە تا سەر ئەوان تەمەنیان نابێت لەگەڵ ئەم کچابن ئەم کچە سبەینێ جێ دێڵن ئەو مردن ڕێگەی هەمومانە سبەینی ئەم کچە بە تەنها ئەمێنێتەوە یا حاڵەتێکە ئەبێ بیر مادەم خۆشی ئەوێ بیر لەو کاتۆ ژیانێکی بۆ دابینکە ئاسوودەی کە هیچ خۆی پەروەردگار بە ئاەتەکە کە باسی خێزانمان بووەکە فەرمێ لتەسکونوا ئیلەیها ینی کچ و کوڕ ئەیلا بە هاوسەرگیری سکونایەکیان بۆ دروستە بێ چونکە ئێمە وەکو شریعەتی ئیسلام زانین وەکوتم ئێمە تەواوکەری یەکترین ئەم کچە بەوە خۆشەویستی دایک و باوکی بەدەست نایەنێ ئیتر ژیانێکی خۆشی نابێ بیر لەوە بکەن و یاخود کوڕیش هەیە دایک و باوکەکە کە خێزانی بۆ ئیلا مەرجەکە نەبێ لەگەڵ خۆیان بێ لەبەری خۆشیانە نابێت جیابنەوە ئەمەش جاری وا بووە وای کردووە هیچ کچێک دەواجی لەگەڵ نەکرێ لەبەری ناچێ ئامادە نییە لەگەڵ ماڵەکە دانیشێکچی ئێستا ئەوەش خەلەلێکە نابێ وابێ بەڵام بەداخەوە وایە بۆیە ئەم خۆشەویستیە نابێ بە شێوازێک بێ کە زەرەر لە کچەکە باە لە کوڕەکە بە زۆر باشە کاتە پێویستە چی بکرێت بۆی ئاسانکاری بکرێت بۆ پرۆسی هاوسەرگیری بەڵێ وڵی من یەکەم جار بە خێزانەڵم پێویستە خێزانە گەورەکان هاوکاری مناڵەکانیان بن لە سوز و عەتف و خۆشەویستی و بڕیار نەدەن ئەو کەسانی کە ئەزانن گونجاوە لە ڕووی هاوکوفئی مناڵەکانیانەوە بیر لەوە نەکەنەوە بڵێن ئەمە لەگەڵ عەشرەتی ئێمە یا لەگەڵ تایەفەی ئێمە یا لەگەڵ بیر و بۆچوونی ئێمە ناکرێت بەداخەوە محاضەرێکمە بۆ لەم هەفتەی پێشوا لە هەڵەبجە ئافرەتێکا و پرسیاری لە کوتی مامۆستا پرسیارێکت لێکم من کوڕەکەم زەواجی کردووە زۆر بەدڵم نییە ئافرەتەکە وتم بوو بەدڵت نییە وتی لەبەرەوە بەدڵم نیە خۆم بۆم اختیار نەکردووە لەبەرەوە تا ئێستا ئەمە چوارەم جارە ڕەفزم کردووە ئەمەش تومە هەر نابێ بیێنی وتم وەڵا جا کوڕەکەت زۆر گەورە و چاکە و زۆر بەڕێزە مادەم تۆ تا ئێستا چۆن توانیوتە سێ جار ئەو ئافرەت دەستنیشان کە تۆ ڕەفزیکەی لە چوارەمیشا ئێستا ئامادەنی قسە لەگەڵ بووکەکەت بکەیت ینی ئەمە هەڵەیە دەبێ خێزانەکان ئاسانکاری بکەن لە ڕووی مادی و لە ڕووی هاندان و لە ڕووی تەشجیعکردن و لە ڕووی هاوکاریان پاشان ڕێکخراوەکان پاشان بە تایبەتی ڕێکخراوەکان هانی گەنجان بن ئەهم وەکو ئەوەی کە بڵێن هاوکاریان بکەن خولی هوشیاریان بۆ بکەنەوە پاشانیش چی بکەن زەواجی بە کۆمەڵ هاوسەرگیری بە کۆمەڵ هەدیان بنێ حتا من پێم خۆشە ئاهامەی کە ئێستا کۆمەڵی دادگەری کاشتێکی زۆر جوانە ئەمەی پرۆژێ قورئان بەهای فەرموودە ئەمانەکە چەندها عەمرێ بۆ بابێن بە زەواجی بە کۆمەڵی جوالێ بکەن یعنی ئیعلانێ بکەن یا پێشنیارێکم هەیە لەم بەرنامەیە بۆ پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری کە دەستیان خۆش بێ لە دوای ئەو موچەکانیاندا بە نەخۆشخانەی هیوایە ئەیبەخشن با جارێکیش داینێن بۆ ئەو کەسانەی کە هاوسەرگیری ئەکەن و توانایانێ لەبەر حاڵەتی مادی با پرۆژێکی وان هەبێ ئیعلانی کەن لە ماوەی 6 مانگا کێ زەواجی کردووە ئەلا مشتەکان پاشان پرۆژێک بکەن هاوسەرگیری بە کۆمەڵ هەم خولیان بۆ بکەنەوە شاریان کەنەوە و هەمیش هاوکاری مادیان بکەن ئەمە خاڵێکش بەڕاستی زانایانی ئاینی ئەبێ لە ڕێمینبەرەکان و یا ئامۆژگای بان خوازان چی بکەن هەوڵ بن مەهر کەم بکەنەوە یا ئامۆژگاری بکەن بڵێن ماری با کەم بێت هەتاکو گەنجەکان بتوان هاوسەرگیری بکەن زۆر باشە پێشتر ئاماژەت بە شتێکی گرنگ کرد لە ئێسادا بە تایبەت خانمان نانیشن لە یەک ماڵێ لە یەک خێزانە ماڵی جیانەوێت بۆچی لە قەدیمە بەم شێوازە نەبووە لە قەدیمە کەمترین حاڵەتی جیابوونەوە هەوە بۆ هۆکارە ینی بۆی کە لە یەک ماڵا بن بەڵام لە ئێستادا
ناتوان بگونجێن ناتوان پێکەوە بسازن لە یەک ماڵ ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ وڵا بۆ چەند شتێکەگەڕێکیان نەبوونی قەناعەتە ینی پێشتر من ئاگادارم حتا ئێستش باڵکو هەیە لەو جۆرە بەس کەم بۆتەوە بەداخەوە حتا مناڵیشیان گەورە ئەبێ ئەم ئایلێ پێکەون بینی هیچ کەسێک نییە بێ کێشە بێ ینی حتا دوو خوشک کچودایک لە ماڵا کێشانە بێ بەس کێشەکەەوە گەورە نەکان بگاتە حادی هەڵوەشانەوەی خێزانیا ئەوە بەداخەوە نەبوونی قەناعەت دووهەم بەڕاستی ڕاگەیاندن و سۆشیال میدیا دەورێکی کاریگەری هەیە بۆ نمونە کچێک کێشەیەکی بوو لەسەر چی لە ماوەیە تازە زەواجی کرد وەڵا من لەگەڵ هاوڕێکەمە هاوپۆل بووین هاوزان کۆ بووین هاوشت بووین ئێستا معقولە ئەو لە ئاستی جوانی و نازەم شەهادە و ئەوەکو من نییە بەڵام ئەبینم سنابدانە لە فلان وڵات شار العەسەلەکاو لە فلان خان و وێلای بۆ کڕا و فلان من ئەوم بۆ نەکری ئەم کێشەی دروست کردووە بە هاوسەری ئەڵێ من ئەوەمە تازە کە زەواجی کردووە چ جایە بچی لەگەڵ ماڵی دایکیا دانیشی ینی بەداخەوە زۆر جار کچەکان وا ئەکەن بیر لەوە ناکەنەوە من ئەگەر مدەی ساڵێک دوو ساڵ لەگەڵ ماڵ خەزوورا بم شتێک کۆ ئەەکەمە بۆ خۆم شتێک پێکەوە نێم تا بنەوە ئەرزەیەک بکڕم یا شوقەیەک بکڕم یا خانوێک بڕم ئەنجا بڕۆم بۆ خۆموانە گونجێنم لەگەڵ ئەم خێزانە تا تەمکینە بم تا دروستە بم بەڵام یەکسەر بیر لەوە کەنەوە وازانن ئەم خێزانە ئازادیان داگیرەکەن وانە ئەگەر تۆ بتانی خۆت بگونجێنی لەگەڵ ماڵە گەورەکە وڵا ئیسفادت زیاتر لەوەی کە زەرەر بکەی بەو شێوازە جاری وایە تۆ چەندها ئایلە ئەناسم چەندها جار کری خانووی بۆ نەدراوە ئەمە قورسە دوای ئەم خێزانە وای لێدێ ناتوانێت بەردەوام بێ و لەوە چێ بەرەو هەڵوەشانەوە بڕوا بەداخەوە باشە باسی شتێکی جوانت کرد باسی سۆشال میدیات کرد باسی ئەوەت کرد کە ئێستا گەنجان جۆرێک لە جۆرەکان کاتی هاوسەرگیریەکەن چاولێکەریەک دروست بووە لەوەی کە من دەچمە سۆشال میدیاکەمەوە شتی سەیرە بینم وڵاتانی تر ئەبینم چۆن هاوسەرگیریەکەن حەفلەکان ئەبینم ئەم هەموو شتە کاتە گەنجێکیش ڕەچاوی ئەمە کا کاتی هاوسەرگیریەکە تا چەند گرنگە کە ئێمە بەپێی کولتور و دابوونەریت و کۆمەلگا و بارودۆخی خۆمان ئەم پرۆسەیە پێ بهێنین نەک بە جۆرێک لە جۆرەکان چاولێکەری و دواکەوتنی کۆمەڵک شتی ڕواڵەتی بێ کە لە دوجارە ڕەنگە خێزانێکی دروست نەکات. وەکوتمان بەداخەوە هاتووە تازە ئەبێ خۆمانی بەڵام نەبوونی وشیاری ینی ئەو کەسە بە ناوشیارانە بەکاری دێنە یاخود بەس بیر لە هەوا و ئارەزوو خۆشیەکانی ژیانەکاتەوە بیر لە دابوونەریت و کۆمەڵگەی ئێمە کە کۆمەڵگەیەکی مسلمانی ناکاتەوە کوتم ئافرەتێک لە سناپادایانەوە عازی زارای لە بەرگوا حەفلەکەی لە فلان ئوتێلی چەند ئەستێرەوە ئەمە تەسیرە کاتە سەر ئەو گەنجانێکە کە هاوسەرگیریان نەکرد یاخود حتا خواردن زۆر جارێ سفرەدا ئەنێن ئەمە شتێکی باش نییە کابێ سۆشیال میدیا زەرەرێکی زۆری داوە بەو دیوەیانە لە گەنجەکانمان بە تایبەتی لە بواری هاوسەرگیریە تەسەورەکەی یعنی ئافرەتێک سێ مناڵی هەیە لە ماوە کەیسێکیاتە لە ئێمە کێشەی هەبوو لەسەرچی وتی یەکەم ڕۆژ کە حەفلەمان بۆ کراوە حەفلەیەکی زۆر زەخمیان پێکردووە لە حەفلەکە شەڕ بووە لەسەر چی لەسەر سەرچۆپی باش سیرکە بەس ئینسان بە عەقڵ بیر بکاتەوە ئەگەر ئێمە لاماندا لە دابوورەریتی خۆمان لاماندا لە ئاینی پیرۆزی ئیسلام تووشی چه هەڵێکی گەورابین وتی لە ڕۆژی حەفلەکەمەوە تا ئێستا ساحەبی سێ مناڵم هاوسەرم لەگەڵ براکان مەقسەی نییە ئەوە چه خێزانێک بێت لە دەستپێکی ئەم هاوسەرگیریەکێشە دروست بووە ئێستا لە جیابوونەوەن يعني ئێستا لە جیابوونەوە لەسەر ئەنی سیر کە ئەگەر ئێمە ئەو نمونانە بینە پێشتای خۆمان بێگومان لادان لە شەرع و لە دابوونەریت زەرەریمان پێگەێنێ زۆر ئەستا شتێکی دیکە چەند پێشتر بە کورتی باسیشمان کرد بەڵام ئەمە زۆر زەرورە بەداخەوە هەرچەند ئەمە حکوومەت و لایەنەکان بەرپرسنەوەی کە هەلی کار بۆ گەنجان بڕەخسێن تاوەکو پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن بەڵام زۆر جار کوڕان یاخود ئافرەتانیش باماشە بیلەوە کە نەبوون نەکچێکی بۆ دۆزنەوڵێن فلانە کەس هەیە بۆ هاوسەرگی لەگەڵان ناکەین هەندێک کەسێ یەکسەبیر لەو دەکاتەوە ئیشی چیە و موچەی هەیە و ئەمە هەرچەند لەسەر پیاوە دەبێت واجبە لەسەر ئێمە بکات بەڵام بێکاریەکە وای کردووە کە گەنجانیش بیر لەمە بکەنەوە ئەمە تا چەند گرنگە کە گەنجان بیر لەوە نەکەنەوە لەبری ئەوە خۆی هەوڵێکی زۆر باش بات کە کارێکی باشی دەستکەوێت و دواتر پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدات. بەڵێ جوانە بێگومان ئەو حاڵەتە هەیە بەڵام ئەبێ ئەو کەسە بیرکاتەوە سبەینی ئەم ئافرەتە قەیچێکە ئێستا ئیشی نییە فەلحەمدولای ئێستا کچانی ئێمەش بڵین خوێندن تەواوەکەن شەهادەیان هەیە شتێکیان هەیە خۆشی ئەزانێ وەکو خۆی کە گەنجە بێکارە تا خۆشی تاعین نەبووە یادانە مزراوە بەڵام بە حکمێک کە پیاوە ئەبێ
شتێکی هەبێ ئەچی هەوڵێکی داوە لە شوێنێک ئیشێکی دەست کەوتووە بەڵام ئەبێ بیرکاتەوە قەچێکە زەواجە بکە سبەینی خۆی لەگەڵ هاوسەریا هەوڵی ئەوە بدە الحەمدولillah زۆربەی خێزانەکەمان ئێستا لە ماڵەوە ئیشی ئۆنلاین ئەکەن یا ئیشی دەستڕەنگینی ئەکەن ئەبێ پێکەوە دانیشن پلانێک پرۆژەیەک بەیەکەوە دانێن الحەمدولillah زۆر هەیە لەو خێزانان کە پێکەوە کارەکەن پێکەوە پرۆژیان هەیە یا ئەم ئافرەتە سبەینی خەم ئەخوالەوەی کە مادەم منی شادەیەکم مادەم توانایەکم حتا ئەگەر شادەشی نەبێ لەو چێ توانایەکی بیا بچێتە خولێکەوە دەورێکی خەیاتی ببینێ ئەبێ پێکەوە نەخشە و پلانی ژیانی خۆیان دانێن نەک لە سەرەتایە ڕەفزیکا وەڵام من ئیلا موچەیەکی نەبێ ئیشێکی نەبێ ئەمە نەخوازم ئەوە بیرکردنەوەیکی هەڵەیە لەو ئەچێنەی پێکابێت ماوەسا شتێکی دیکە لە نێو کۆمەلگای ئێمەدا هەیە کە ئەوەیە زۆر جار خێزانە گەورەکان دەبینین لەوانەیە بە شاز لە شازەکان تەداخل بکەن نێو خێزانەکانی دیکە بۆ نمونە لە نێو خێزانێکە کچێک زەواجی کردو لەگەڵ کوڕێکی دیکەیە کچێکی دیکەیان زەواجی نەکردووە دەبینێت کە زۆر تەداخلکردن هەیە زۆر شەڕ هەیە لە نێوان ئەمەیە دایکی تەداخلی کچەکەیە کات لە پرۆسی هاوسەرگیریەکەیە ئەم کچە بە شاز لە شازەکان لەوانەیە یاخود کوڕیش بێ باماشەیە پاشەکشێ بکات لەوەی کە پرۆسەکە ئەنجام دە تا چەند گرنگە وێنەیەکی جوان پێشکەش بۆ منداڵانە بکەین کە هێشتا پرۆسی هاوسەرگیریان ئەنجام نەدا یاخود ئەو گەنجانی کە لە نێو خێزانەکاندا بە هەمان شێوە هەیە ئەو خێزانانش بەڵام بە چەند دەورێک دەورە بینن لەوە جارێکیان خۆیان بۆ خۆیان کێشیان هەیە بەردەوام ینی جاری وا بۆ کچ و کوڕ و توێتی من تخوا زەواجکەم و باوکم بیکەم ینی کێشەیان بۆ دروستەیە کە بەردەوام لە دەمەقاڵە و کێشان و لەسەر شتی بەسیط ینی حتا ئافرە کچەکەش دایە وەڵام من قەت وەک تۆ زەواج ناکەم بیکەم قەت وەک تۆی ناکەم کابێ دایک و باوک نمونەیەکی جوانیان پیشان نەداوە بۆ ئەم کچ و کوڕیان تا ئەوانیش بیر لە زەواجێ بکەنەوە وەماشێ تەداخلاتیش لە تەداخلا وڵا ئەم کەسەمەکە بە کەڵکی تۆ نایە یا با دەوڵەمەنێ بیا بە خانووی خۆی بیا بە خێزانی دوور بێ ئەمانە کێشن بەڕاستی وەکو وتمان چۆن لایانی خۆشەویستیەکە بۆ مناڵەکە زەرەرەیە ئەم ئامۆژگاریانەش ئەم قسانە زەرەرن بۆی کە ئەم کچە هاان بدەی بۆی کە ئیلا کوڕێک بێت دەوڵەمەند بێ و ماڵی جیابێ یا وابێ و یا تۆ بەدڵت بێ وەکو ئەو نمونێ مێنایە نابێ دایک و ڕاستە ئەبێ دایک و باوکیش ڕێیان لەسەر بێ ئۆکەی بکەن و بەدڵیان بێ بەس نەک هەندێشتی خۆیان بسەپێن بەسەر کوڕکچەکە ئیلا ئەبێ بۆ شوێ بێ کە ئێمامانەیە و بەداخەوە زۆر جاریژێ دوای زەواجیش دایک و باوک تەداخلەکەن ئێستا خێزانێ جیابەتەوە لەبەرەوەی دایکی کچەکە تەداخلی کردووە کوڕەکەوتێتی وەڵڵاهی هیچ کێشەمان نییە بەس دایکی دوورکەوێت و لێمانێمەیە کێشەمان نییە بەداخەوە ئەمانەش هەن بەهۆی ناوشیاری ئێستا الحەمدولillah کۆمەڵی ڕێکخرا و یا ئەم حیزبە ئیسلامیەکان هەوڵی ئەوە دەن خێزانەکان وشیارکەنەوە لە ڕێی کۆڕ و سیمینار و دەوراتەوە الحەمدولillah ئەوە شتێکی باشە زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا گوڵاڵە حەسەن ڕاوێژکاری خێزانی گوڵاڵە ڕەزا ببوورە ڕاوێژکاری خێزانی لە کۆی قسەکانمانەوە ئەڵین کە گەنجان نەترسن لە پرۆسی هاوسەرگیری ترزێ زۆر بەڵێ نەترسنەوە پاشانیش خێزانەکانیان هاوکار بن و حکوومەتیش یعنی بەڕاستی بێکاری زۆرە هەوڵ بدە ئیش و کاریان بۆ بدۆزێتەوە بواریان بۆ بڕەخسێنێ هەتاکو هاوسەرگیری بکەن. سپاس بۆ مامۆستا.